ئایا چارەسەری سروشتی سوودی هەیە بۆ گیرانی دەماری ناوەڕاستی دەست؟ گیرانی دەماری ناوەڕاستی دەست حاڵەتێکی باوی کۆمەڵگەیە بە تایبەت لە ئافرەتاندا لەبەرەوەی ئافرەتان 3 ئەوەندەی پیاوان تووشی ئەم حاڵەتە دەبن. نەخۆشەکان دەڵێن شەوان لە خەو بەخەبەر دەین ژان هەیە لە دەستەکانمان مەریلۆ دەکەن و سڕ دەبن و هەروەها بێهێز دەبن ناتوانین وەکو پێشتر ئیش بە دەستەکانمان بکەین. ئافرەتان لەبەر باریکی مەچەکیان لە چاو پیاوان زیاتر تووشی ئەم حاڵەتە دەبن و هەروەها زیاتر لە ئافرەتە دووگیانەکان ئەم حاڵەتە باوە و لە پیاواندا ئەوانەی ئیش لەسەر کۆمپیوتەر دەکەن یاخۆت لەرەلەر زۆر هەیە لە ئیشەکانیاندا تووشی ئەم حاڵەتە دەبن. ئێمە لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ڕۆژانە لە خزمەتی ئێوەی چارەسەرخوازداین بە هەبوونی تەکنیکی دەستی تایبەت و هەروەها ئامێری پشکەوت و سەردەمیانە پێدانی وەرزش و ڕێنمایی تەندروست بۆ ئێوەی چارەسەرخواز. بمێنن لە خێر و خۆشیدا. زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی